تخوا مردم دبرو سرەوە یاوار خۆشەویستان سلااوان لێبێ لە یاریەکی تری ڕۆبلۆکس لەگەڵتانم ئەم جاریان تقریبا وەکو زریانەکە وایە بەڵام ئەبێ خۆمان ڕزگارکەین لە ئاگریانی ئێمە ئەبێت ئاگرەکە کە بەحسابێتە سەرەوە لاڤاکە کێتە سەرەوە ئەبێ ڕزگارمان بێ و وەشت ئەبین بۆ کۆکردنەوەی پارە بزانین یاریەکە چۆنە بەڵام هیوادارم هەمووتان خۆشەویستان وەک پشگیریەک لایکی ڤیدیۆکە بکەن سبسکرایبی کەناڵەکە بکەن ئادێتا سێ ژمێرم 1 2 3 لایکتان نەکرد ئەم جارە تا سێ ژمێرم زام چەند کەس لایکەکە 1 2 3 ئەگەر لایکتان کرد ئەم گوڵە بۆ ئێوە ئەنجا خۆشەویستان بە سەیری یاریەکە بکەین بزانین مەسەلە چیە تابانەڵێ برین ڕۆتێک بێنە ئەمە ئیسپرنگە لەوە چێوی ئیسپرنگە بە پارە بکڕی با لێرە بڕینە سەر ئەمە بڕواناکەم لێرەوە بمرین ئادەی بڕۆینە ئێرە ئەڵێەوە بێنە وی لاڤات وە چییە ئاها ئاگاتان لێ هێ نابێ بکەین ئاواگرەکە وەی تخوا وەڵای ئەمە خەتەرە دەستمانەگاتە ئەوە بۆستە شوێنەکە تا بێ خەتەرە بێ ئەرە وەڵا بۆقێکمان برد با ڕاکەین جەماعە دەمە جارێ بۆقێکمان هێنا سەریعبوونی شینیە جارێ خاوین لەوانەیە ئەمەش وردە پارە کۆکەیتەوە سەریعبی کا شوێنەکەی من کامەیە ئەمەیە ئەپگرید بیس یۆر بیس نووسراوە یۆر بیس یاڵا دەی با ئەمە دانین ئەوە تا ئێستا پارەمان بۆ کۆکاتەوە حالیان بەم شێوازە ئەوە 200 کاش ئەنجا ئەڵێ بڕۆ بۆ ئەپگرید شاپ دیارە بێ خۆمان سەریعکەین بەس ئەمە سەکەم زۆر دوور و درێژ بێ وایە جەماعەت ئەمە سەکەم دوور و درێژترە سپید ئەوە 200 دلارمانیا بە سپید ئەڵێ ریبێرسکە یەکسەر ریبێرسکەین تۆ خێرایی تەواو نییە بۆ ریبێرسکردن ئەوە 2300 کۆ کردوەوە بزانین ئێستا توانین سپید تۆزێ بکرین تۆزێ خێرابین سپیدمان حەڤەیە ئەوە کردمان بە 18 ئەوە کردمان بە 19 ئەوە کردمان بە 21 ئەوە باشە یاڵا دی ئێستا بە تۆز حالێن تۆزە سەریع بووین یاڵا باشە تۆ جاتەوە گوێسە باشە ئاها تەبەن ئاستەکەش بۆ دیارریەکە بۆ سەمنە سەکەم شتی بە قوت بێنم باشە ئەمانە بە قوت نین باو لاڤایە لاچێدەی لاچۆ لاڤاکە لاچوو ڕاکە با چی بێنین چی باشەوە $10 $50 زۆرە وەڵاو $50 خراپ نییە وی ئەمە باشە بەرزم وانە وی ئەم $50 بۆقە بەخوا زامۆی تریژەر بۆق بۆ بردمم نازانم هەستەکە من بەس حەزم لە بۆق بردنە دەیلاچۆ ئێتاوە ڕاکە ڕاکەین ئەوە چی بوو دەنگە بڕۆدەی ئەرە وەڵا بۆقێکی ترمانێنەوە زامۆی تریژەر بۆقە هەر $50 باش ئەو بۆقیان بۆچی نزیک بووە وەکو ئاسانکاری ئەوە 3000 و ئەوە 4000 پارە باشە جەماعەت یاڵا دەی با بڕۆین ئەمە تقریبا زریانەکەی بەس ڕزگاربوونە لە لاڤا لە بورکان 1200 1400 دۆڕاشە ئیسپرنگە چییە ئیسپرنگە تۆ ئیم کڕین ناوێ ئیسپرنگمان ناوێ بڕۆدەی ڕاکە ئەی بابە گیانوەی بەرم نەکەوێ بۆستە ئێمە حالیان لە $50 بەخوا کاکە من $50 بەدڵ نییە نەسووتێ ئافرین جلەکانیشم زۆر ناشرین ڕاکە دەی ڕاکە ئەوە $150 بزانین شتی بە قوتر شتی بە قوتر قابلە لێمان سەنن وی گورە بەرزاوێتەوەی بەخوا ئەمرم ئەوەنە برا هەتا بێ قورسە بێ بەخوا جەماعەت بە $150 وەڵای خۆمەش خراپ نییە بەس دەموچایی بووە $150 ئەو 375 بڵی بتوان ببەم ئەو 375 بڵی بتوان ببەم ڕاکە 375 ئەمە چیە مۆزە بە تریقە چی وقت ئەوە چییە وی تخوا ببیم کە ترسناک بۆ خاتری خوا بە قورئانە زیڕم کرد وڵای جەماعەت نازەمە لە خۆم ساردیەک بەناو سکمات زۆر ترسناک بوو 5000 پارە بەخوا کاکە و سەری ئێوە کەڵک نایە یانیش نەبێت جەمپ بکڕم جەمپیش بکرین خراپ نییە وە 10,000 پێ بزانین توانین جەمپەکەمان باشترکەین سەحالەن جەمپەکەمان زۆر باش نییە سپید هەر سپی دەکڕیە بە لێرەیە ئەتۆزە خێراتر بینەوەی خەتەرە بەخوا وە توانین بە 5 ملیۆن 2 دانە هەڵگرین 2 دانە لە برین ڕۆتەکانە ڕاکە $500 هیچ نییە $500 نییە $500 هیچ نییە $75 هیچ نییە $75 هیچ نییە $75 هیچ نییە ڕاکە $150 بەخوا وازان مردمەدەی نە
ئەمە 150 دلارە کاکە بابە من ڕازی بین وەڵای معقول نییە بابە من ڕازی بین بەمە ڕازیم من بەمە ڕازیم بەخوا کاکەگە من بەمە ڕازیم ڕاکە دەی دەی وخلێرەوە من بەمە ڕازیم ڕاکە ڕاکەدەی ئێ تەواو ئەنجا ئەمە لێرە دانین ئەوە ئێستا حالیەن پارەی چاکمان کۆ کردوێتەوە باوەش پارەمان بۆ کۆ کاتەوە تاو کاتەی ئەبڵی دەکەین ئەگەڕینەوە لە هێنانی شتێکی تر 12 ڕاکە سەریعتر بووم ێستا حالێن سەریعترم بڕۆ 6 دلار کورە بابە 6 دلاری چۆ بەجزیتە تاو 6 دلار بڕۆ ئەو شوێنە VIPیانە تۆزێ خەتەرن یعنی ئەمە چییە VIP ئەوانی کە با بڵین ئەچنەوە VIPکردن و کونانەیان بۆ کاتەوە تۆیان بە ئیسراحەت بڕۆن لەویا خۆیان بشارنەوە ئەوە فێڵە بۆ سێسە منە بێ زیاتر لە 150 برۆ گۆرەوە چۆ ساروخ بوو ئەوە ساروخ بوو 525 دلار ئەوە زۆر باشە 525 دلار ئەوە 650 دلارە ئەوە بەس من ئەوەنە بەرز نیم لەوە ڕزگارم نابێ لەویا بە ئاسانی ڕزگارم نابێ بام 650 دلارە بەرین ئەم چۆلەکەیە ئەگە لە شوێنە کاسانیم لاڤاکەیەتەوە یەکسەر هی نەکەم ئەچمە سەرەوە یەک لەو شوێنانە یاڵا دەی هەر باشە بەس براژیان دانێگە و ساروخە دەرەچێ دیارەشتی زۆر ئەجایب هەیە لەو سەرەوە جەماعەت بەخوا دیارەشتی زۆر مهمی تایە بەس من ئێستا حالیان من گوناحم بەڵام لەو سەرەوە ئەو کابراایەکەوە بە سەرعی ڕۆژ بەشکە منی ڕۆژێک وام لێ بێ میترە کاتەشتی مهمەی سێوە ماڵەکەی چەند گەورەیە یاڵا دەی دە سپید زیاکەین دە خێرایی دەدانە دەدە زیاکەین با فەرقەکە ببینی نا ئام جارە چەند سەری ئەم ئاسە چەند سەری ئەماگاتان لێە یەڵا ئەنجا حەمادەن بەرەو بورکانەکە ڕوین بۆ هێنانی شتێکی زۆر بەقوت یاک دوو سێ ڕاکە بەرەو بورکان ئەوڵا دانەخراوە بەلەم نەکراوەتەوە ڕاکە بەرەو بورکان یەڵا دی ڕاکە شتی بەقوت ئەوە 2 دلارە 2 دلاری نییە ئەمە 750 دلارە 750 دلاریشکە بە ڕاکە يلا 150 دلار 150 دلار كاجي جنيه جاري 600 دلار خراب نية بس من زياتر بروم كاتيكي كمان برده سعر راكه 600 دلار 675 دلار 900 دلار ام 900 دلار باشا اي كسريعات برا وياك بص ما دروبكم بدروبي ناكا اما دروبيكم دروب ناكا دروب اما يغزاره كاكا اما يغزاره وين ترى صيف فرقه يلا هر باشا 450 سيو في اي بي انا في اي بي كانت شي شوينك يعني دجاينا دجا لافايا ديار هادي بزايتو بريجرو انا توانين دجا لافايا لا بس 6 دولار كره لعيبه راكا كره بيكي تشي كره تخوات تبي برو شنو خراب ترجم وي غلط مكرت ابي بو دوب قريمو من بخلط الروشت من الجادي بقريمو مشينا كي خوم الروشت مشينا كي بقود بخوا ديال هلا بروش 1000 دولار مبيني يلا راكا يلا زي ما هو بمرم دقيت يعني الدقة بدقة بزانم كي لافا كي تصروا من شركة نابينم بلي لافاكا وانا شركيتر الراتو يتو يلا كواش شوينكم يور بيس اما يور بيسكي اما يلا دي
زبارة كوكينو بقود وين جماعات بقود وين يلا الراكة يلا الراكة دست بيد بشلونو دست بيد بشستو شوار استا حاليا توزي السريعترين باشترين راكبو يعني شي بقود اخير دانا بقوتكي من هزارة ابل هزار زيادة بدوزينو او بدا اخره او بدا اخره لافا وي او زود روسه به لافا وشنو زود روسه به دیاره درنگ لا اچه $450 هر شوينه حتى شوينه كاتا زيادة بروي دیاره قرسترو بقوتره به جماعت بخوا اما حتى زيادة بروي بقوتره به يلا 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 هزار 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 وي 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 تخوا مردم 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 بروسرو تخوا ده بروسرو ويا وار بونا الرشد يلا مجاره هزار بس باركو كينو باخيرات ربين سبيد او صوبي ستوشتي دارين ترمان كري او بينج سي بينج 3 بينج اخر $5 باش يتشيكا والله هرناتواني بقود بي يلا برو سيو جلانا جلاك ام سجارة راكدي ياك دو سي دي راكا اوتا $600 لا $600 اما انا بقوتي تانية برينا بشيء بيقو $450 اگه شتێکی بەقوەتی ترم هێنا ئەو کاتێک دەردەچەکەم بە ئەپگرید کردنی ئەوانەی کە دۆزیومەتەوە باش نییەوە لێجندەری ئێریا 1 پوینت ئەوەنە ئەمرم بەس باسیرکەم بزانم چی لێیە ئۆی ئەمزانی ئەمرم شتەکە دیارە و بەس وتم زانم چیم لێت بۆستە سەربزای ئەمانە ئەپگرید دەکا ئەوە کردمان بە $73 ئەمە $1000 ئەوە ئەپگرید یەکەم باشە ئەو لێڤڵ پەڕێن لا چوو بابە لێڤڵ پەڕاندنی چی ئێستا پارە کۆکەمەوە بە قوتەکەم بۆ نمونەوە 86 کاتێکاگەینە لێڤڵێک ئەڵێ بیپەڕێنە 371,000 توین بە قوتی کەین بەڵام ئیتر بەشێکی باری باشان بۆ کۆکاتۆ ئادی با بڕینێرە بۆستە چیتری لێیە ئەلێرە ئەوە بە پارەیە تەبان لێجندەری ئەمانە بە پارەی کڕی ناناوەی خوێنی خەڵکە ئەتوانین دانەیەک زیاتر هەڵگرین 2 دان هەڵگرین ئەمە لێرەیە ئەتوانین شت بفرۆشین 1.8 ملیۆن 5 دانم زیاد کرد ئەوە با بڵین ئێستا حالیان لە سپیدا اینجا مادێمە ماڵەکە گەورەکەم ئێستا ماڵەکەمان گەورەکەی برا بە 50 ملیۆن ماڵەکە گەورەیە بێ یڵا دێمە چەند دانەمە 1 2 3 4 شتیشین کونە پەپوو پشیلە بۆق باڕاکەین بەخوا شتێکی زەخم بێنین باشە یا مردن یا سەرکەوتن بەرەو هێنانیشتی زەخم بەرەو هێنانیشتی زەخم نەکەی نەی لاڤاکە نەی باشە شتی زەخم چیمان هەیە چی بێ بابەجا من لەسەرەوە بووم خۆ بەس دیارە ئین بوو یعنی ئەوە سوپرایز بوو بە قورئان من لەسەرەوە بووم ئەمە بە چەند بە قۆتە بێ 371 تخوا جەماعە دەمە بە قورئان مەجال نایە ڕاکەدەی ئەم جارە بێ شتێکی زۆر مهم بێنم 250 کەمە منێت ئەو ئەڤۆکادۆی بزانین چەند پێیاکە ڕاکەوە کەمە برای گیان دۆڕام مردم کاکە گیان ئەو شتانە وەڵی ناتوانی جەمپەکەمان سفرە جەمپەکەمان سفرە جەمپ لەکوێ بکڕم جەمپ ئەوە چییە؟ ئەوە پاری ڕاستیە حتمما ناڵێمە بە پاری ڕاستیە
اما بيجيه بيجه باري راسيه كي جامب فروشي كي جامب فروشي جامب كي جامب فروشي وتشي تو جامب تشي فروشي اما جامب كرم جامب بس لبانه جاره پێویست کە خانوەکە گەورەکەین بەخوا من هەستەکەم وایە جار ناتوانین جەمپ بکڕین ئەبێ خانوەکەمان گەورەکەین جارێ وایە ئەمە چییە کڵیم بە کۆمیونیتیەکە وەرەگری کاکە گیان بۆستە کێ جەمپە فرۆشێت جەمپ لەکوێیە جەمپ تخوا جەمپ لەکوێیە بازەڵان لەکوێ بکڕم 660 سپید 90 ملیۆن سپید 14 ملیۆن سپید چەند گران بوو ڕاکە ئەوە چەنە 150 ئەوە چەنە 150 وی مردم 150 ئاوە چۆن جەمپەکە جەماعەت 350 دەی بڕۆ ئەوە باشە ئەمە خراپ نییە بکەوێشکە 1600 لە چرکەیەکە ئەمە خراپ دیار نییە 1600 لە یەک چرکەیە با بەسەرعی بۆ ماڵۆ بگەڕینەوە ئەنجا 1 2 3 4 5 بڕۆ ڕزگارمان بوو ئەمە خراپ نییە ئەمە بەقوە دیارە بۆستە وی دەداینێ وەدانێ 16 ملیۆن ئەمە بیکەم بە 50 ملیۆنەوە ماڵە گەورەکەم زام چی ڕۆیە بەس دڵنیان پێویستمان بە ڕیبێرسە بێ هەدی ڕیبێرسێ بکەین بە 41 سپید ڕیبێرسەکە جەمپەکە زیاکە کە ڕیبێرسەکەین ئەرە وەڵڵا جەماعەت جەمپەکەمان تۆ زیای کرێسە حالیان بەو ڕیبێرسە ئەبێ ئێمە وڵبین ڕیبێر زۆر بکەین بۆی جەمپەکەمان زیاد بکە خۆشەویستان بام ڤیدیۆ لێرە کۆتایی پێبێنین لە با بڵێن لە بەقۆتکردنی شوێنی لافاکەمان لایکی ڤیدیۆکە بکەن سبسکرایبی کەناڵەکە بکەن چاوەڕانی زنجیرەی داهاتوو بن ئەگەر حەزەکەن زنجیرەکە زوو دانێم لایکەکە بتەقێنەوە خواتان لەگەڵ